بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تازە دێمە خزمەتتان بە ناوی سەرفەرازان. باز لەو کەسانە دەکەین کە لە ژیانی دنیادا سەرفراز دەبن و لە ڕۆژی قیامەتیشدا بەختەوەرن، دەتوانن ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنن. باز لەو کەسانە دەکەین کە لە دنیادا بەختەوەرن و لە قیامەتیشدا سەرفرازن بەهۆی دەستگرتنیان بە شەریعەتی خوای پەروەردگارەوە. باز لە سیفەتی ئەو کەسانە دەکەین کە کەسانێکی بەختەوەرن لە دنیادا و لە قیامەتیش عاقیبەت خێرن و هەروەها سەرفرازن. بۆیە باز لەو کەسانە دەکەین بۆ ئەوەی بزانین کەسانی سەرفراز کێن، بۆ ئەوەی بزانین کەسانی بەختەوەر کێن، کێیە ئەو کەسەی کە لە دنیادا بەختەوەر دەبێت و لە قیامەتیشدا سەرفراز دەبێت بەهۆی دەستگرتنمان بە شەریعەتی خوای پەروەردگارەوە. بۆ ئەوەی ئێمەش بە ڕێگای سەرفرازاندا بڕۆین، بۆ ئەوەی ئێمەش خۆمان بڕازێنینەوە بە سیفەتی کەسانی سەرفراز. خوای پەروەردگار لە قورئاندا چەندین سیفەتی کەسی سەرفرازی بۆ باس کردوین. باسی ئەو کەسانەی کردووە کە لە ژیاندا سەرفرازن، لە دنیادا بەختەوەرن، لە ڕۆژی قیامەتیشدا کەسانێکی براوە و سەرفرازن، بۆ ئەوەی ئێمەش چاو لەو کەسانە بکەین و بۆ ئەوەی ئێمەش بە ڕێگای ئەو کەسانەیەدا بڕۆین. یەکەم لەو کەسانەی کە سەرفرازن لە دنیادا بەختەوەرن لە قیامەتیشدا سەرفراز دەبن ئەو کەسانن کە ئەهلی تەوحیدن، ئەو کەسانن کە یەکتاپەرستن، ئەو کەسانن کە خوای پەروەردگار بە تاک و تەنهایی دەپەرستن لە ژیانیاندا. ئەو کەسانە بەهۆی ئەو یەکتاپەرستیەوە لە دنیادا کەسانێکی بەختەوەرن، لە ڕۆژی قیامەتیشدا کەسانێکی براوە و سەرفرازن. خوای گەورە بمانیێڕێ لەو کەسانە. پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەسعد الناس بشفاعتی یوم القیامة، بەختەوەرترین کەس بەوەی کە بەر شەفاعەتی من دەکەوێت لە ڕۆژی قیامەتێدا کێیە؟ من قال لا إله إلا الله، ئەو کەسەیە کە دەڵێت لا إله إلا الله بەڵام خالصا من قلبه أو نفسه، بەڵام لە دڵەوە بە ئیخلاسیەتەوە ئەو کەلیمەیە دەڵێت، لەسەر ئەو کەلیمەیە دەژیێت، لەسەر ئەو کەلیمەیەش دەمرێ. ئەو کەسە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەختەوەرترین کەسە بەوەی کە بەر شەفاعەتی من دەکەوێت. لە فەرمایشتێکی دیکەدا کە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من مات أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، هەر کەسێک بمرێت لەسەر ئەو کەلیمەیە، واتە ئەو کەسەی کە لەسەری بژیێت بێگومان لەسەریشی دەمرێت. بەڵام چۆنە؟ ئەو کەسەی کە بمرێت و شاهێدی بدا کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا وحده لا شەریکە له، تاکو تەنیایە و هیچ هاوبەشێکی نییە، ئەو کەسە کە ئەو شاهێدیە دەدات. بەڵام ئەشهەدو یعنی ئەو کەسەی کە ئاگادارە، ئەو کەسەی کە شاهێدیەکەی دەدات ئاگای لێیە، دەزانێت ئەو کەلیمەیە داوای چی لێ دەکات و شاهێدیەکەش بە حەق دەدات. ئەنجا شاهێدی دەدا کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە، شاهێدی دەدا کە عیسا و عەبد و بەندەی خوای پەروەردگارە و پێغەمبەری خوای پەروەردگارە، و شاهێدی دەدا کە بەهەشت حەقە و دۆزەخ حەقە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أدخله الله من أي أبواب الجنة الثمانية شاء، خوای پەروەردگار دەیخاتە ناو بەهەشتەوە لەو هەشت دەرگایانەی بەهەشت، لە کام دەرگاوە ئەو کەسە بیەوێت خوای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە. واتە ئەو کەسە کەسێکی بەهەشتیە، ئەو کەسە سەرفرازە، لە دنیادا بەختەوەرە کە ئەو شایەدیە دەدات، شایەدی یەکتاپەرستی بەڵام بە حەق ئەو شایەدیە دەدات. خوای پەروەردگار لە کام دەرگای بەهەشتەوە بیەوێت ئەو کەسە دەچێتە ناو بەهەشتەوە و ئەو کەسە سەرفرازە لە ڕۆژی قیامەتە، ئەو کەسە عاقیبەت خێرە، دەتوانێت بچێتە بەهەشتی خوای پەروەردگار و ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنێت.
سفیانی کوڕی عوەینە دەفەرمێت خوای پەروەردگار هیچ نیعمەتێکی گەورەتری نەداوە بە بەندەکانی کە گەورەتر بێت لەو نیعمەتەی کە لا إله إلا الله پێناساندون لەوەی کە لا إله إلا الله دەناسن ئەو کەلیمەیە ئەو زانینە زانینی لا إله إلا الله و ناسینی لا إله إلا الله گەورەترین نیعمەتە لە ژیانی ئینساندا چونکە ئینسان بەهۆی ئەو کەلیمەیە لە دنیادا کەسێکی بەختەوەرە لە قیامەتیشدا کەسێکی عاقبەت خێرە دەفەرمێ لا إله إلا الله لە ڕۆژی قیامەتدا وەکو چی وایە وەکو ئاو وایە لە دنیادا بۆ ئینسان چۆن بەبێ ئاو ناژیێت ئاو چەندە گرینگە بۆ ئینسان بەبێ ئاو ئینسان ناتوانێت لە ژیان بەردەوام بێت بەبێ لا إله إلا اللهش ئینسان لە ڕۆژی قیامەتێدا ڕزگاری نابێ و سەرفراز نابێ و کەسێکی براوە نابێت ئەبی زەر بۆمان دەگەڕێتەوە لە فەرمایشتێکی دیکەدا کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئاتانی ئاتین من ڕەبی نێردراوێک هاتە لام لەلایەن کێوە لەلایەن پەروەردگارەوە فەئەخبەرەنی ئەو بەشەڕەنی هەواڵی پێدام و هەروەها موژدەی پێدام بەوەی کەچی ئەنەه من مات من ئومەتی لا یشرک بالله شیئا دخل الجنة هەر کەسێک لە ئومەتی تۆ بمرێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کە شایەتی بدات هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیار نەدات ئەو کەسە خوای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە واتە ئەو کەسەی کە لەسەر ئەو کەلیمەیە بژێت ئەو کەسەی کە لەسەر ئەو کەلیمەیە دەژێت و لەسەری دەمرێت بەختەوەرە و عاقبەت خێرە و سەرفرازە بەوەی کە لە ڕۆژی قیامەتێدا خوای پەروەردگار دەیخاتە بەهەشتەوە کەسانی سەرفرازش ئەوانن لە دنیادا بەختەوەرن لە قیامەتیشدا کەسانی سەرفرازن دەتوانن ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنن خوای گەورە دەیان خاتە بەهەشتی خۆیەوە ئەو کەسانن کە سەرفرازن بەهۆی دەستگرتنیان بە شەریعەتی خوای پەروەردگارەوە حەسەنی بەسڕی لە تەفسیری ئەو ئایەتەدا کە خوای گەورە دەفەرمێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان ئایا پاداشتی چاکەکاری هیچ شتێکی دیکە هەیە بێزگە لە چاکەکاری بێزگە لە چاکە پاداشتی ئەوەی کە ئینسان چاکەکارە هیچ شتێکی دیکە هەیە پاداشتی تەنها چاکە نەبێت دەفەرمێ ئایا پاداشتی ئەو کەسەی کە دەڵێ لا إله إلا الله هیچ شتێکی دیکە هەیە بێجگە لە بەهەشت واتە پاداشتی ئەو کەسە کە دەڵێ لا إله إلا الله لە دڵەوە بە حەق ئەو شایەتومانە دەدات هیچ شتێکی دیکە نییە تەنها بەهەشتە خوای پەروەردگار بیکاتە قسمەتی هەموو لایەک عەبدوڵڵای کوڕی عەمر دەگەڕێتەوە دەفەرمێ نوح پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت لە کاتی سەرەمەرگدا وەسێت بۆ منداڵەکانی دەکات پێیان دەڵێ ئاموڕکە بلا إله إلا الله فەرمانتان پێ دەکەم وەسێتتان لێ دەکەم بەچی بە لا إله إلا الله بەوەی کە لەسەر ئەو کەلیمەیە بژین لەسەر ئەو کەلیمەیە بمرن ئەو شایەدیە بە حەق بدەن بۆچی چونکە دەفەرمێ ئەگەر هەموو ئەرز و ئاسمان حەود ئاسمانەکان و ئەرز هەر هەمووی بخێ تای تەرازووێکەوە تەنها کەلیمەی لا إله إلا الله بخێ لایەکەی تریەوە ئەو لایەی کە لا إله إلا الله تێدایە بەتەنیا قڕسترە و گرانترە لە هەموو ئەرز و ئاسمان کە دەیخەیە تای تەرازووێکەوە ئەو کەلیمە لا إله إلا الله کە بە حەق بیڵێ بە حەق لەسەر ئەو کەلیمەیە بژی و بمری لە هەموو ئەرز و ئاسمان قورسایی و گرانی زیاترە بۆیە وەسێتیان پێ دەکات ئەو وەسێتە بۆ ئێمەشە ئەو وەسێتە هەر کەسێک جێبەجێ بکات و لەسەر ئەو وەسێتە بژیە و بمرێت بەڕاستی لە دنیادا بەختەوەر دەبێت لە قیامەتیشدا ئەو کەسە کەسێکی عاقبەت خێر و هەروەها کەسێکی بەهەشتیە لە فەرمایشتێکدا کە لە صحیحی بوخاری موسلیم داهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەرهاتێکمان بۆ باز دەکات بۆ ئەوەی بزانین بۆ ئەوەی تێبگەین کە لا إله إلا الله لە لای خوای پەروەردگار چەندە گەورەیە کە لا إله إلا الله قورسایی چەندە زۆرە لە لای خوای پەروەردگار لە تەرازووی ڕۆژی قیامەتە ئەو لا إله إلا الله قورسایی چەندە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە دەشتی مەحشەرە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار بانگی کەسێک دەکات و دەیهێنن بۆ ئەوەی کە حەشر و حیسابی لەگەڵدا بکەن و محاسبەی بکەن ئەو کەسەیە دێنن کاتێک کە دەیهێنن ئەو کەسە 99 سجیلی لە گوناه و تاوان پڕ کردووە هەموویانی بۆ دەکەنەوە و پێشانی دەدەن
پێی دەڵێن ئەی فڵان کەس ئەو سجیلانە کە هی تۆنا کە گوناه و تاوانیان تێدایە و سەرپێچیان تێدایە خوا پەنامەندات ئایا ئینکاری لە هیچ یەکێک لەو شتانە دەکەی کە لەسەر نووسراوە دەڵێ نەخێر ئەی خوای پەروەردگارش دیارە دەزانێت کە هەموو کردەوەکان هی دەستی خۆنی و بۆ خۆی کردوونی دەڵێن ئایا هیچ زوڵمت لێ دەکرێت بەوەی کە ئەو شتێت لەسەر نووسراوە لەو سجیلانەدا دەڵێ نەخێر ئەی خوای پەروەردگار دەی خوای پەروەردگار پێی دەفەرمێت ئەوڕۆ زوڵم مستەمت لێ ناکرێت بەڵام سجیلێکت لە لای ئێمە ماوە تەماشاکە بزانە قورسایی ئەو سجیل و بیتاقەیە کە لە لای ئێمەت هەیە بزانە قورسایی چەندە بۆ خۆی پێی سەیرە دەڵێ ئەی خوای پەروەردگار ئەوە چییە ئەو سجیلە ئەوە چییە ئەو بیتاقەیە کە لە لای ئێوە ماوە ئەوە چییە چی لێ نووسراوە و چی تێدایە دەفەرمێ سجیلێکی گچکە دێنن کە لە چاو ئەوانی تر گچکەیە یاخۆت بیتاقەیەکە کە لێی نووسراوە ئەشهەدو ئەن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أو كلمة توحيدية لنسراوة أو بطاقية بتنها دخنا لايك ترازوك انجا نوت ونسجلي تاوان وقناها كش دخنا تاي ترازوكوا أو بطاقية كبتنها كلمة لا إله إلا الله لنسراوة قرستر وقران ترى لو ترازو دا لو نوت ونسجلي كبقناه تاوان بري كردوا تەماشاکەی نێک بێتاقە کە لا إله إلا الله کە لە نووسراوە کە ڕەنگە ئینسان یەکجار بە ئیخلاسیەتەوە لە دڵەوە بە حەق ئەو شایەتیەیدا بێ ئەو کەلیمەی وتبێت ئەو کەسە لە ڕۆژی قیامەتێدا ئەو سجیلەی بۆ دێنن ئەو بیتاقەی بۆ دێنن لە بەرامبەر نۆت و نۆ سجیلی گوناه و تاواندا هێشتا قورسایی ئەو کەلیمەیە زیاترە ئەو فەرمایشتە لە دەرسوپەندەکانی پێمان دەڵێت بەڕاستی کە هەر لە فەرمایشتەکەدا هاتووە هیچ شتێک لەگەڵ ناوی خوای پەروەردگاردا ناتوانێ گرانی و قورسایی زیاتر بێت لە کەلیمەی لا إله إلا الله ئەو فەرمایشتە پێمان دەڵێت بەڕاستی فەزڵ و گەورەی لا إله إلا الله کە ئینسان بە حەق بێڵێت لە دڵەوە بێڵێت پاداشت و گەورەی و قورسایی لە لای خوای پەروەردگار چەندە زۆرە و لە بەرامبەر گوناه و تاواندا لە بەرامبەر ئەرز و ئاسمانیشدا تەنانەت ئەو کەلیمەیە قورسایی زیاترە لە لای خوای پەروەردگار ئەوە پێمان دەڵێ بەڕاستی ئینسان ئەگەر هەرچەندە گوناه و تاوانیشی زۆر بێت بەڵام مادام کەسێکی موحیدە و یەکتاپەرستە و هاوبەشی بۆ خوای پەروەردگار بڕیار نەدابێت هێشتا کە گوناهیشی زۆر بێت بەڵام هێشتا کە ئەهلی تەوحید بێ ئەو کەسە خوای گەورە لێی خۆش دەبێت و ڕزگاری دەبێت ئەگەر بای گوناهەکانیشی بسووتێت خوای گەورەش عەفوی نەکات دواتر هەردێتە دەر لە جەهەنەم و بەرەو بەهەشت دێت جاری واش هەیە خوای پەروەردگار هەر لێی خۆش دەبێت هەر تەنانەت سزاشی نادات ئەو کەلیمەیە ئەوەندە گەورەیە ئەوانن بەختەوەرن کە ئەو کەلیمەیە لە دڵەوە دەڵێن لە دنیادا بەختەوەرن لە قیامەتیشدا کەسانێکی سەرفرازن معاذ بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من مات وهو يشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله هەر کەسێک بمرێت لەسەر ئەو شایدیە لەسەر ئەو کەلیمەیە شایدی بدا کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا و محەممەدیش صلی الله عليه وسلم نێردراوی خوای پەروەردگار و پێغەمبەری خوایە بەڵام شایەتیدان یعنی چی؟ یعنی من ئاگاداری ئەو شتم کە شایدی لەسەر دەدەم یعنی من دەزانم ئەو شتە چییە و داوای چیم لێ دەکات و لە واقعدا ئەو شتە چۆنە شایدیەکەی بە حەق دەدەم و پێی ئاگادارم نەک هەر شایدی بدا و بۆ خۆشی نەزانێ کەلیمەکە چییە و داوای چی لێ دەکات هەر کەسێک شایدیەکی بە حەق دات لەسەر ئەو کەلیمەیە بمرێت بەڵام پێغەمبەر دەفەرمێ صادقا من قلبه بەڕاستی لە دڵەوە بێڵێت مەبەستی تەنها ڕەزامەندی خوای پەروەردگار بێت بە خالیسەن و مخلیسەن لەبەر خوای پەروەردگاری بڵێت هیچ شتێکی دیکەی مەبەست نەبێت لەسەری بژیە و بمرێت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دخل الجنة ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە ئەو کەسە سەرفرازە کە ئەهلی تەوحیدە و ئەو کەلیمەیە لە دڵەوە دەڵێت ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت دەفەرمێ بیستومە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر فەرموویەتی ئینی لەئەعلەم کەلیمەتەن ئەمن کەلیمەیەک دەزانم هیچ بەندەیەک ئەو کەلیمە ناڵێت هەر کەسێک بێڵێت بە حەق بێڵێت بەڵام حەقا من قەلبه بە حەق و ڕاستی لە دڵەوە بێڵێت
ئەو کەلیمەیە بەڕاستی بڵێت و لەگەڵیدا ڕاست کات پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إلا حرم على النار إلا ئەو کەسە لە ئاگر حرام دەکرێ و ئاگریش لەسەر ئەو کەسە حرام دەکرێت واتە ئەو کەسە ئاگەر نابینێت کە لە دڵەوە ئەو لا إله إلا الله دەڵێت لە دڵەوە دەیڵێت و خالصا و مخلصا لەبەر خاتری خوای پەروەردگار و بەڕاستی دەیڵێت لەسەری دەژیە و لەسەری دەمرێت إلا ئەو کەسە لە دنیادا بەختەوەرە لە قیامەتیشدا سەرفرازە ئاگری دۆزەخیش لەسەر ئەو کەسەی حرام دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێ بەخێن لخەمسین ئەو کەلیمەیە بۆچی دەگوترێت؟ بۆ شتێک کە بە گەورەی بگری و بۆ شتێک کە مایەی سەرسوڕمان بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە زۆر بە گەورە دەگرێت بە جۆرێک لەسەر سوڕمانەوە باسی دەکات دەفەرمێ من لقي الله مستيقنا بهن دخل الجنة هەر کەسێک بگاتەوە بە خوای پەروەردگار واتە لەسەر ئەو پێنج شتەیە بمرێت و بگاتەوە بە خوای پەروەردگار یەقینی بەو پێنج شتە هەبێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای پەروەردگار ئەو کەسە دەباتە بەهەشتەوە. بەڵام نەک تەنها بیان زانێت مستيقنا بهن یعنی یەقینی پێیان هەبێت یەقینی لەسەری دامەزرا بێت یعنی ئیمانێکی تەواو و کامڵی پێیان هەبێت یەقین یعنی ئەو شتەی کە لە مێشکتدایە بگاتە دڵت و دڵت بیداتە ئەندامەکان و لەلات ببێت بە حاڵ لەسەری کردەوەی پێ بکەی و کاری پێ بکەی و لەسەری یەکلا ببیەوە لەلات ببێتە حاڵ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک یەقینی بەو پێنج شتە هەبێت خوای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە. یەکەمیان یؤمن بالله ئەو کەسەی کە ئیمانێکی تەواوی بە خوای پەروەردگار هەبێت و ئیمانی بە هەموو ئەو شتانە هەبێت کە پێویستە ئیمانیان پێ بهێندرێت. و دووەمیان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم واليوم الآخر ئەو کەسە کە ئیمانی بە ڕۆژی قیامەت هەبێ و ئیش کات بۆ ڕۆژی قیامەت و کاری بۆ بکات حسابی بۆ بکات. و هەروەها سێمینیان ئیمانی بە بەهەشت هەبێت کار بۆ بەهەشت بکات حەزی لە بەهەشت بێت بڕوای پێی هەبێت بەوەی کە خەبەری دراوە لە قورئان و سنەتە. چوارەمیان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم و ئیمانی بە دۆزەخ هەبێ و بە حەقی بزانێت خۆی بپارێزێت لە ئاگەری دۆزەخ لەو شتانەی کە ئینسان تووشی ئاگەری دۆزەخ دەکەن. و پێنجەمیان ئەو کەسەی کە بڕوای بە لێپرسینەوەی ڕۆژی قیامەت هەبێت ئەو کەسە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک یەقینی بەو پێنج شتە هەبێت خوای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە. یؤمن بالله یەکێک لەوانە بریتیە لە ئیمان هەبوون بە خوای پەروەردگار بەڕاست و دروستی بڕوا هەبوون بە خودای پەروەردگار بەوەی کە بەڕاست و دروستی و تەواوەتی بڕوات بەو خوایە هەبێت ئەهلی تەوحید بی ئەو کەسە کەسێکە کە سەرفرازە لە دنیادا بەختەوەرە و لە قیامەتیشدا کەسێکی براوە و سەرفرازە خوای پەروەردگار ئەو کەسە دەباتە بەهەشتەوە. کەواتە بەڕاستی ئەو کەسەی کە ئەهلی تەوحید بێت لە دنیادا کەسێکی بەختەوەرە چونکە هەر یەک خوا دەپەرستێت ڕووی تەنها لە خوای پەروەردگارە لە دنیادا زۆر ئاسوودە و کامەران دەژیێت لە قیامەتیشدا کەسێکی سەرفرازە چونکە خوای گەورە دەیباتە بەهەشتەوە. بەڵام وەکو زانایان باسییان کردووە ئەو تەوحیدە ئەو کەلیمەی تەوحیدە ئەو لا إله إلا اللهە کە ئینسان دەیڵێت لە دڵەوە پێی دەبێتە ئەهلی بەهەشت بەختەوەر دەبێت عاقبەت خێر دەبێت چەند مەرجێکی هەیە دەبێ ئینسان ئەو مەرجانەی تێدا بێنەدی ئەو جا ئەو لا إله إلا الله شەفاعەتی بۆ دەکات ئەو جا ئینسان بەختەوەرە بەهۆی ئەو لا إله إلا اللهە ئەو جا دەبێتە ئەهلی تەوحیدێکی ڕاستەقینە. وەکو لە وەهەبی کوڕی منەبیهیان پرسیوە ئایا کلیلی بەهەشت لا إله إلا الله نییە؟ فەرموویەتی بەڵێ کلیلی بەهەشت لا إله إلا اللهە بەڵام دەبێ بزانی هەموو کلیلێک دەدانەی هەنا بەو دەدانانە نەبێت قوفڵەکەی پێ نابێتەوە بێگومان دەدانەی ئەو لا إله إلا اللهە ئەو کلیلەش بریتیە لە چی؟ بریتیە لە مەرجەکانی لا إله إلا الله. ئەنجا زانایان وەکو باسییان کردووە هەشت مەرج هەیە بۆ لا إله إلا الله بۆ ئەوەی کە ئینسان تەواو ببێتە ئەهلی تەوحید دەبێ ئەو مەرجانەی تێدا بێت. یەکەم لەوانە علمە بریتیە لەوەی کە زانست و زانیاری بەو کەلیمەیە هەبێت ئەو کەلیمەیە چ دەڵێت ئەو کەلیمەیە داوای چی دەکات ئەو کەلیمەیە مانای چییە و داخوازی چییە لە ئینسان.
پێغەمبەر دەفەرمێ من مات وهو يعلم هەر کەسێک بمرێ بەڵام بزانێت لەسەر ئەو کەلیمەیە بمرێت کە لا ئیلاهە ئیلا اللهە، بزانێت داوای چی لێ دەکا، بزانێت داخوازی چییە، بزانێت معنای چییە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دخل الجنة، کەواتە یەکەم مەرجی لا ئیلاهە ئیلا الله بریتیە لە زانین. دووهەم مەرجی بریتیە لە یەقین، ئەوەی کە ئینسان دەیزانێت تەنها زانین بە تەنیا بەس نییە، ئینسان بزانێت و تەواو، چونکە زۆر کەس دەزانێت بەڵام ناتوانێت. ئینسان کە دەزانێت دەبێت بشی توانێت بیکاتە کردار. یەقین یعنی ئەو شتەی کە لە مێشکتدا هەیە و دەیزانیت بگاتە دڵت، دڵیش بیداتە ئەندامەکان لەلات ببێت بە حاڵ و هەروەها کاری پێ بکەی لە مەیدانی واقعدا. ئەوە بریتیە لە یەقین. یەقین ئەوەیە کە ئینسان چۆن دەزانێت ئاگرێک سوتێنەرە و ئینسان دەسوتێنێت دەستی لێنادات، دەی ئاواش کە دەزانی قیامەت حەقا شتێک نەکەی کە لە ڕۆژی قیامەتدا بەر ئاگری دۆزەخ کەوی. ئەوە بریتیە لە یەقین. سێم مەرجی لا ئیلاهە ئیلا الله بریتیە لە صیدق، بریتیە لە ڕاستی، بەڕاستی ئەو کەلیمەیە بڵێ، نەک هەر کەلیمەکە بڵێ بەڵام لە دڵتدا شتێکی دیکە هەبێ خوا پەنامەندات، بەڕاستی ئەو کەلیمەیە بڵێ، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانە ئاماژەمان پێکرد صادقا من قلبه، بەڕاست و دروستی لە دڵەوە بڵێت، پێغەمبەر دەفەرمێ دەخل الجنة. چوارەم مەرجی لا ئیلاهە ئیلا الله بریتیە لە ئیخلاس، ئەوەیە کە ئینسان خالیسەن و مخلیسەن لە بەرخاتری خوای پەروەردگار ئەو کەلیمەیە بڵێت، ئەوەیە کە ئینسان لە دڵەوە کاتێک کە دەیڵێ هیچ شتێکی دیکەی مەبەست نەبێت. خوای گەورە فەرمانی پێکردوین وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين، دەبێ ئینسان دینداریەکی خالیسەن و مخلیسەن بۆ خوای پەروەردگار بکات. ئەلا لله الدین الخالص، بەڕاستی دینێک کە ئینسان ملکەچیە کە ئینسان دینداریە کە ئینسان بیکات خالیسەن و مخلیسەن بۆ خوای گەورە نەبێت، بێگومان خوای پەروەردگار وەری ناگرێت. پێنجەم لە مەرجی لا ئیلاهە ئیلا الله بریتیە لە القبول، بریتیە لەوەی کە ئینسان ئەو شتانەی کە پێی گوتراوە پێی دەگوترێت لە ئایەت و حەدیثە هاتووە قبوڵی بێت، ئەوەی کە فەرمانی پێدەکرێت قبوڵی بێت، ئەوەی کە پێی دەگوترێت لە شەریعەتدا بڕیار ئاوایە بڕیاری شەرعی قبوڵ بێت و بڕیاری خوا و پێغەمبەری قبوڵ بێت صلی الله عليه وسلم. جاری وایە ئینسان لە شتێکدا کە دەزانێت لە شەرعدا زەرەریەتی یان بڕوای پێنیە یاخود ڕەتی دەکاتەوە، دەبێ ئینسان قبوڵی ئەوە بکات کە خوای پەروەردگار دایناوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی پێداوە و پێمان دەڵێت. شەشەم لە مەرجی لا ئیلاهە ئیلا الله بریتیە لە گوێڕاڵی و تەطبیقێکی عملی، جێبەجێکردنێکی کردەیی بەکردەوە ئینسان جێبەجێ بکات. خوای گەورە دەفەرمێ ئینەما کانە قەول المؤمنین، بەڕاستی و بە تەئکید قسەی ئینسانی ئیماندار، موقف و هەڵوێستی ئینسانی ئیماندار، ئیذا دعوا إلى الله ورسوله، کاتێک کە بانگ دەکرێت بۆ لای خوا و پێغەمبەر، بۆ لای بڕیارێکی خوا و پێغەمبەر، ليحكم بينهم، بۆ ئەوەی کە بە بڕیاری خوا و پێغەمبەر دادوەری بکرێت لە نێوانی ئەواندا وە لەسەر ئەو کەسە. قسەی ئینسانی مسلمان و هەڵوێستی ئینسانی مسلمان چۆنە؟ خوای گەورە دەفەرمێ ئەن یەقولوا سەمیعنا وئەطەعنا، ئەو کەسە موقف و هەڵوێست و قسەی چۆنە؟ ئەوەیە کاتێک کە دەبیستێ دەڵێ بیستم، ئەنجا گوێڕایهەڵیش دەبێت لە مەیدانی واقعدا، نەکە هەر دەڵێ بیستم بەڵام بیستنێک بەبێ ئەوەی کە جێبەجێ بکات و گوێ پێ بدات. زۆر کەس دەبیستێت بەڵام جێبەجێ ناکات. ئینسانی مسلمانی ڕاستەقینە کە بەختەوەرە و ئەهلی تەوحیدە، ئەوەیە وەختێک قسەیەکی خوا و پێغەمبەری خوای پێدەگوترێت لەگەڵەوەدا کە دەیبیستێت ئەنجا بە کردەوەش جێبەجێ دەکات و گوێڕایاڵیشی دەبێت و ئەو کەسانە خوای گەورە دەربارەیان دەفەرمێت وەئولائیکە هم المفلیحون، بەڕاستی ئەو کەسانە سەرفرازن، ئەو کەسانن کە سەرفرازن کە ئاوا پابەندی شەریعەتی خدای پەروەردگارن، پابەندی دینەکەیانن، کاتێک کە قسەیەکی خوا و پێغەمبەر دەبیستن، بڕیارێک دەبیستن، کاتێک کە دەیبستن لە مەیدانی واقعدا جێبەجێ دەکەن، خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە کەسانی سەرفرازن، کەسانی براون، کەسانی عاقیبەت خێرن، لە دنیادا بەختەوەرن و لە ڕۆژی قیامەتیشدا کەسانێکی سەرفرازن. ئەنجا حەوتەم لە مەرجەکانی لا ئیلاهە ئیلا الله بریتیە لە البەراءەة من الطاغوت، بریتیە لەوەی کە ئینسان بڕوای باپەرستنی غەیری خوای پەروەردگار نەبێت، بریتیە لەوەی کە
دوور بێت لە تاغوت، بەڕائەت لە تاغوت دەربڕێت. تاغوت چییە؟ بریتیە لە بتێک یاخود لە هەر شتێک کە ئینسان لە شریعەتی خۆی پەروەردگار دوور دەخاتەوە. تاغوت بریتیە لەو کەسانە کە بە ڕێگای غەیرە شەرعدا دەیانەوێت خەڵک ببن، کە دەیانەوێت پێش خەڵکی بکەون بە ڕێگای غەیری شریعەتی خۆی پەروەردگار، دەیانەوێت خەڵک لە دین و لە شریعەتی خۆی پەروەردگار دوور خەنەوە. دەبێت ئینسان لەو کەسانە دوور بێت، دەبێت ئینسان شوێنی ئەو کەسانە نەکەوێت. بزانە خوای گەورە چۆن بۆمان باز دەکات: فمن یەکفڕ بالطاغوت ویؤمن بالله. هەر کەسێک ئەو دوو مەرجەی تێدا بێت، ئەو دوو مەرجە یەکەمینیان ئەوەیە کە کوفر بە تاغوت کات، بڕوای بە پەرستنی غەیری خوای گەورە نەبێت، ئەنجا شوێنی غەیری شریعەتی خوای پەروەردگار نەکەوێت، شوێنی ئەو کەسانەش نەکەوێت کە دوورن لە شریعەتی خوای گەورە و دەیانەوێت خەڵک بەرەو هەڵدێر ببن، بەرەو غەیری شریعەتی خوای گەورە و ڕێگای ئیسلام بیان بەر. ئینسان نابێت شوێنی ئەوانە کەوێت. فمن یەکفڕ بالطاغوت ئەنجا ویؤمن بالله. هەر کەسێک کوفر بە تاغوت کات، ئەنجا ئیمانی بەخوای پەروەردگار هەبێ، ئیمانێکی ڕاستەقین، فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. بەڕاستی ئەو کەسە دەستی بە پەت و قوڵفێکی زۆر بەهێزەوە گرتووە کە هەرگیز پچڕانی بۆ نییە. واتە ئەو کەسە دینداریەکەی تەواوە کە ئەو دوو مەرجەی تێدا بێت: یەکەمینیان کوفر بە تاغوت کات، شوێنی تاغوت نەکەوێت، ئەنجا ئیمانی تەواوی بە خودای پەروەردگار هەبێت. ئەنجا هەشتەم لە مەرجەکانی لا ئیلاهە ئیلا الله بریتیە لە خۆشەویستی دڵ بۆ ئەو کەلیمەیە، بۆ ئەو تەوحیدەیە، بۆ ئەو ئەڵڵایە، بۆ ئەو بەرنامەی ئەو ئەڵڵایە کە ناردوویەتی ئینسان لە دڵەوە خۆشەویستی هەبێت. ئەوەش بریتیە لە مەرجێکی دیکەی لا ئیلاهە ئیلا الله. خوای گەورە کە باسی ئینسانی ئیماندارمان بۆ دەکات، کاتێک کە باسی هەندێک خەڵک دەکات: ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله. هەندێک کەس هەیە هەندێک شتی خۆش دەوێت وەکو چۆن خوای خۆش دەوێت، واتە شتێک دێنێتە ڕیزی خوای گەورە و دەکاتە هاوبەش لەگەڵ خوای گەورە. بەڵام والذین آمنوا أشد حبا لله. ئەو کەسانەی کە ئیماندارن بەڕاستی خوای پەروەردگاریان لە هەموو شتێک زیاتر خۆش دەوێت، کەواتە خۆشەویستیش هەشتم مەرجی لا ئیلاهە ئیلا اللهە. هەر کەسێک ئەو هەشت مەرجەی تێدا بێت، لەسەر ئەو لا ئیلاهە ئیلا اللهە بێت، یەکێکە لەو کەسانەی کە لە دنیادا بەختەوەرە، لە ڕۆژی قیامەتیشدا کەسێکی سەرفرازە. یەکێک لەو کەسانەی کە سەرفراز دەبن، کە لە هەموو کەسێک باشتر سەرفراز دەبن و بەختەوەرترن، ئەو کەسانن کە بەڕاستەقینەی ئەهلی تەوحیدن، ئەو کەسانن کە تەنها خوای گەورە بە تاک و تەنهای دەپەرستن و لەسەر ئەو کەلیمەیە دەژین و دەمرن. ئەو کەسانە بەڕاستی لە دنیادا بەختەوەرن، دڵ ئاسوودە و کامەرانن، زۆر بەختەوەرن، لە ڕۆژی قیامەتیشدا براوە و سەرفرازن. خوای پەروەردگار بمان گێڕی لەو کەسانە. خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی بمان گێڕی لەو کەسانەی کە ئەهلی تەوحیدن، لەسەر ئەو کەلیمەیە دەژین و لەسەر ئەو کەلیمەیە دەمرن و لە دنیادا بەختەوەر دەبن، لە قیامەتیشدا کەسانێکی سەرفرازن. خوای گەورە ئێمەش وا لێ بکات بە ڕێگای کەسانی سەرفرازدا بڕۆین، سیفەتی کەسانی سەرفراز لە خۆماندا بینی نەدی بۆ ئەوەی کە ئێمەش سەرفراز بین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.